ڕۆژێک مەیمونێک لە نزیک ڕووبارێک کایەی دەکرد بە هەڵکەوت دەنگێکی بەرزی بیست. سەیری کرد فیلێک خەریک بوو دەهاتە لای ڕووبارەکە. مەیمونەکە وتی هەڵبە تازێکی گەمە پێ نەکەم. هەر بە پێکەنینەوە چەند بەردی هەڵگرت و چووە سەر دارێک و خۆی لە ناو گاڵای دارەکەدا حەشاردا. مەیمونەکە چاوەڕێ کرد تا فیلەکە نزیک بۆوە. کاتێک فیلەکە هاتە نزیک دارەکە، مەیمونەکە بەردێکی بۆ هاویشت و دیسان خۆی لە پشت گەڵای دارەکە شاردەوە. ئای فیلە داماوەکە حەپەسا بوو. زۆریشی ئێش پێگەیشت. خۆ کەس لەم دەوروبەرە نییە، ئابەردە لە کێ ئابەر من کەوت؟ وای تێڕامانێکی زۆر کە کەسی نەدی بەرەو ڕووبارەکە ڕۆیشت. مەیمونە لاسارەکە لەبەر خۆیەوە پێکەنی و دیسان بەردێکی دیکەی بە فیلەکە دادا. ئەم جارایش بەردەکە بەرسەری فیلەکە کەوت. فیلەکە سەری بەرز کردەوە کەچی ڕووی تێکرد و گوتی ئەمە تۆ بووی مەیمون، ستا دەرسێکت پێدەدەم قەت لەبیرت نەچێتەوە. فیلەکە ڕۆشتە لای ڕووبارەکە، لوتی درێژی خستە ناو ئاو بۆ هەڵگۆزینی ئاو. مەیمونەکە لە بەرزایی دارەکەوە پێی پێدەکەنی و بە فیلەکەی ڕادەبوارد و دەیگوت ئەی ناتوانی مەمنی دەست بێم ناکات. پێدەکەنی و دەیگوت دارم جارێکی تۆکایە بە کەس نەکەی بە کەس ڕانەبێڵی وە خۆشی خۆکایە بە منەکەی ها. ئەگەر پێت خۆش نییە کەس گاڵتەت پێ بکات، گاڵتە بە کەس مەکە.